بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبان سڵاوتان لێ بێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە پەیامی تۆوە هاتمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست لە بەردەم ئەنجومەنی وەزیرانم لێرە کۆمەڵ مامۆسای وانەبێژ کۆبوونەوە و داوای دامەزراندن و ماف و شایستە داراییەکانی خۆیان دەکەن لە حکوومەت هەرێمی کوردستان دیارە وەزیر ئێستا کەو کاتێ من لێم وەزیریش بوونی هەیە لێرە بەڵام هیچ کام لە مامۆساکان گوێی لێ ناگرن دەڵێن قسەکانی بێکردارن بۆیە من ئەمڕۆ لەگەڵ مامۆسایانی وانەبێژ دەبم لەسەر شەقام ڕاو بۆ چوونیەوان لە پەیامی تۆ بەیە واگەێنم بینەرمان بێت. هەرچ بێڕیزیەکە بەرەمبەر وانەبێژە تەکرە خۆزگە وڵاتەکەمان زێراب بایە خۆزگە لە بن زێراب بان بەس نەفت نەبایە ئەم بێمنەتی و ئاور نەدانەوە لە مامۆستای وانەبێژ بەڕاستی غەدرە مامۆستایانی وانەبێژ نیوەی کەرتی پەروەردەیان پڕ کردەوە هیچ بیانوەک نەماوە بۆ ئەوەی ئێمە بە مافەکەمان بگەین کەویش تەنیا دامەزراندنە لەناو 4 مانگ 3 مانگ جارێک 300,000 مادەی ئەویش چ بە کۆڵەمەرجی مامۆسا پێم بڵێ تا چەند قوتابخانەکان پێویستیان بە مامۆسا هەیە پێویستیان پێ زۆر بەسەر پەروەردەی بەردەڕەش 100 تا تقریبا دەتوانم بڵێم نازانم بەس 1200 وانەبێژمان لەوێ هەیە هەبەس قوتابخانەکەی خۆ مەسەڵەن زۆر دوور نەڕۆم ئەو قوتابخانەی مەسەڵەن پارەکە لێ تەنها مدیر لێ ئەوە بوو تەعیین بۆیش ئەو ساڵەکە 6 وانەبێژمان لەوێ ئەو 6 وانەبێژە 30 لەوێ بایکۆت بکە ئەو قوتابخانەی فەشەل دەینی نەبەست تەنها بەردەڕەش بڕاتێ ئاکرێ 152 وانەبێژە ئەوەی 51 عفو بەردەڕەش 52 ئەوە 25 لەوانە بایکۆت بکەم فەشەل دەینی بەخوای تربیەی بەردەڕەشی تربیە بەردەڕەش ببورێت خوا بەس مامۆستای بیکاری پسپۆڕی بیکاری بایکۆت داوامێ بکەن فەشەل دەینی دەوێت کەرتی فەردەوە حکوومەت ڕێزی لەو ماندووبوو نەکردووە بۆ پارەکەمەیە ئەم دەوامایی کە ئێستا ئەوە سیەمی خۆپیشانانە پێم وابی ئەخە سیەمی خۆپیشانانە تو ئێستا ئێستا هەڵوو ئێستاکردنەبی ئەوە هاتی بەس قسان دەکا و دەڕات و دیاڵ هیچ وعدیش نادا بەخوای وەرە گەشتم لە قسەکان نەبووە بە 2 مانجیش مەقتوعەمان پێدا بڕاتە بیلوانەیە ئەوەی من 150,000 زیاتر دەرنەچی جەماعەتش بە هەمان شێوە مامۆستاکان دکە هاوپیشەکانم ئەخە 150,000 بەش دەکە ئەم بەس لە بەردەڕەشیە تا هاتی مێرود بگەڕێمە بەخوای دەی مەسرەفی 25,000 دابنێ ناکە یەک ڕۆژی کەوی کە من داوام دەکەم یا ڕۆژانم لەوانەیە لەسەر 10,000 ڕاوەسی بەخوای زۆرە 10,000 لۆ زۆرە چکە 10,000 حساب کە ڕۆژانە لەسەر مای دەگە 300,000 بەس یعنی تا مەسەن کەم بە بەشەوەی ئەوەی حساب کرێ بە شەوانە 150,000 لەوانەیە کەمتریش بکاتن نووسیتە چیتر چاوەڕوان نابین حەز دەکەم بزانم چەندێکە چاوەڕوانی تقریبا هەیە 4 ساڵە هەیە 10 ساڵە چاوەڕوانی دەمەزراندن بەڕاستی تاکەی بارەدۆخی وانەبێژان وابێتن معقولە ینی بە 300,000 6 مانگ 4 مانگ جارێک 300,000 یادانی بۆ وا دیارە ئێمە خێرخواز ئێمە بەڕێوابە نەحکوومەت بەڕاستی تاکەی ئێمە وابین مانگانە چەندێکتان پێڕەوا بینیان مامۆسا هەرچەندە بابەتێکی تایبەتیشە بەس حەز دەکەم بزانم مانگانە جەناب لە وانەبێژی چەندێکت بۆ دەرەچێت دەرناچێت کاکی خۆم 6 مانگ جارێک 300,000 ئەو 300,000 بەس پێم بڵێ کەسێک خێزاندار بێت تێرا چیە کاتن بەشی چیە کاتن ئێمە ناچان لە دوای تەوابوونی دوام لە کاتژمێر 12 کاتژمێر یەک بڕۆن کرێکاری بکەین ئایا ئێمە کرێکارین مامۆسا تۆ توانیتە خوێندنی بەکالۆرە ستێوانە ماستەر و دکتۆراژ بخوێن و بیر لە خوێندنی بەرزتر بکەیتەوە نەخێر ئاخر چۆن بیر لێ بکەمەوە لەم وڵاتە ئاخر ناتوانانی بە قوتابی خۆت بڵێ بخوێنە ئەڵێ مامۆستا تۆ زۆر جوان بوویتە بەڵێ جوان بووینە ڕاستی خانەکانە وەڵامەتان دراوەتەوە مامۆستا لای قوتابیەکانتان بەڵێ چەند جار خۆم وتم بە قوتابی بڵێم بخوێنە کۆڵ مەدە ئەڵێ مامۆستا تۆ گەلێک جوانی بۆ ئەوەی منیش بخوێنم تەواو دەڵێ مامۆستا ئەوەندە دێنە مەدرسە و کات بەڕێکردنێکە و تەواو تاکەی ئێمەوا دەبی نازانم چۆنە لە قوتابخانەکان زانست سفرە خۆم قوتابیم هەبووە دەرسی پێ ئاڵێمەوە پۆلی 6 ابتیدایی بووە نازانیت بخوێنێتەوە بەڕاستی ژمارە نازانێتن تا 200 نازانێتن پیتەکان نازانێت لێکەوە بکاتن ئاخر تاکەی وا بێتن داواکارەکانی ئێوە چییە و بۆچی لێرە کۆبوونەتەوە داواکارەکانی ئێمە خۆی بینێتەوە لە تاین بوونە دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ ئەرکێکی زۆریان لەسەرا وەکو مامۆسایانی میلاکە ئەرکەکانیان هیچ دەوان کەمتر نیە بگرە زۆرتریشە مافیەکانیان هەر نییە حسابکە ئەوە ماف نییەکە ینی شتێک نییە کە بدرێ بە بڵێ وڵا ناوی نەیمە هیچ مافێکی نییە جگە لەوەی شایستە دارایی پێویستی نییە مافیشی نییە
هیچ یاسا و بڵین بڕیارەکانیش بۆ ئەو جێبەجێ ناکرێت هەوڕێت نووسیوێتی لە شوێنی هەر بندیوارێک وانە بێژێک دابمەزرێنە بۆچیم شعارەتان هەڵگرت و ئەمجارە لەگرتبوونەوەکە ئێمە هەمومان نەزانین ئاشکرا لای هەمومان کە بندیوارەکان زۆرن بەڵام ئەگەر وەکو خۆشیان ئەمە ئاماژەی پێکەن بەرپرسانی حکوومەت هەمویان ئاماژیان بەم قسەیەکرۆ کە بندیواریان چەندێ زۆرە ئەگەر ئەوان بێن بیانەوەیە جێگەی وانە بێژکەنەوە یان جێگەی و مامۆسایانەکەنەوە کە پێویستە کەوان ئەرکێکی زۆریان لەسەرا و کەلێنێکی گەورەیان لە ناو پەروەردەیە پڕ کردوێتەوە بیانەوە دای مەزرێنن ئەتوانن ئەوانەی کە ئەوان ناوە بندیوار و لای خۆیانە بندیوارە کە ئاشکران لایەن ئەتوانن مامۆسایەکی وانە بێژ بێن نەجێگەکەی و هەم ئەو شایستەیەکی پێویستی بدەنێ و مافەکانش بگرێنم بۆچی وەزیر لێرەیە بەڵام بەشێک لە مامۆسایان بە نیگەرانیەوە لە ئامادەبوونی وەزیریش دەخوازن ینی بە جۆرێک لە جۆرەکان بڕوایان بە بەڵێنەکانیان نییە بۆچی ئەم بێسیقەیە دروست بووە هاتنی وەزیر بۆ ئێرە پێم وانی هیچ لە وەزاکە بگۆڕێکە بێتە ئێرە دەبێ ئێمە بەڵێنمانەوێ ئەگەر لەوێ بیدات و لەسەر تەلەڤیزیۆنەوە بێ و بە مۆبایل بێ بە مەسنجەر بینێ گرنگەوەی ئەو بەڵێنێک بدا کە یان ئەم کردارە جێبەجێ بکە کە دامەزراندی ئێمە ئەگەر لێرە بێ لە هەر شوێنە بێم شتە بکە بۆ ئێمە گرینگە هیچ بەڵێنێک ماوەڕ نەگرتووە تا ئێستا وەڵامی ماندووبوونی وانە بێژان بە دامەزراندن بدەنەوە پێم بڵێ وانە بێژان هەر بە جدی ماندوو بەڵێ بەدڵنیایە و من ئێستا وەکو خۆم لە پەروەردەی چەمچەماڵ دەوامەکەم دوومەتکە بەدەوامەکەم هەم لە ئامادەی سەرکەوتم لە تەشیە هەم لە چەمچەماڵ دەوامەکەم لە بەرامبەر ئەمەدا یعنی 300,000 بە ئێمە ڕەوا نابینن دوو مانگ زیاتر ئێمە ئەم موسێمان پێ نەدراوە یعنی بیرەکەیتەوە نازانین ئێمە بۆچی ئەماکەین لە پێناو چییە ئەماکەین ئێستا چەندین جار وەکو خۆت بەڕێز دوتت چەندین جار وەزیری پەروەردە بەڵێنی دامەزرانی بە ئێمەدا وەکو هاوڕەکانم بودیان لە مانگی حەوتا کە گوایە مانگی حەو بەڵێنان بە ئێمەدا بوو بەڵێنمان پێ بدەن کە دامان مەزرێن بەڵام ئەوە ئێستا چەندی مانگان ئەوە ئێستا مانگونیە بەسەر وعدەکە ڕێ و هەتاوەکو ئێستا هیچ ئەنجامێکی نەبوو بەڵێنەکەیان پێم بڵێ جیاوازی دەکرێت لە نێو قوتابخانەکان لە نێوان مامۆسای وانە بێژ و مامۆسای میلاکە یعنی من وەکو خۆم لە ئامادەیەکی خۆمە جیاوازیەکی وا نابینم بەڵام لە ڕووی ئەرکەوە بگرێ ئێمە ئەرکمان زیاترە لەبەرەوە ئێمە محازنین زیاتر ئەبێ خۆمان ماندووکەین بۆی وەربگیرین لەو مەتکەبە بەڵام وەکو موچەنە وەڵایی هیچ ئیمتیازاتێکمان نییە و زۆر لە خواری ئەوانین بە دوو مانگش بە قەنمانێکی ئەوان وەرناگرین لە کاتێکە ئەرکتانیش وەکو یەکە وەکو یەکە بەدڵنیایەوە من ئێستا لە دوو مەتکە پێتەڵم دەوامەکەم بە هەردوو مەتکەبەکە سلحی ساڵێمەوە بەڵام موچەکەم ناگاتە 300,000 مامۆسایەکی وانە بێژ چۆن باسی ژیانی مامۆسای وانە بێژم بۆکەی لە شۆ دەست پێ بکەم دوێنێ شەو مامۆسایەک تەلەفۆنی بۆ کردم بە حەقەت گریانت بۆیە هات ئەڵێ مامۆسا من مانگی بۆ مانگی 2-3 کە پارەی دوو مانگە 150,000 بۆ دێتەوە ئەڵێ مامۆسا 80,000 داوە بە کرێسیاری سایق تەکسیەکەم نەداوە ئاخر چی پێ بەڵێم مامۆسایەک لە دوو مانگی دەوامە کە ڕەنگە چەندین جار تاقیکردنەوەی بەم خوێندکار نەکرده بێ و تاقیکردنەوەی پیان ئەنجامدا بێ و 150,000 وەرگری ئەبێت چی لەم 150,000 بکە 80 بە کرێسیار و 70,000 بۆمێنێتەوە ئایا ئەمە ژیانی گەنجە لە وڵاتەیە ئەمە پێشکەوتنە 135,000 دووموچە هەیە لە ناو حکومەتی هەرێمە ئەو بەرپرسەکانی حکومەتی هەرێم ئێستا لە ناو ئەنجومەنی وەزیرانن ئەگەر بتوانی بچی لەوان بپرسی خۆیان نەزانن 135,000 دووموچە هەیە وەرن سەتەکەشی ڕامەگرن 35ەکەی ڕاگرن ئێمە 21,000 دامان مەزرێنن کوا وەڵامەکانیان حکومەتی عراق بۆ لە ماوەی مانگێکا 234,000 وانە بێژی کرد بە گرێ بەست تەنها لە پارێزگای کەرکووک 12,000 بوو ئێمە بە هەموو کوردستان 21,000 تەنها 10 ملیاری پێویستە خێرە 200 ملیار دەستکەوت بۆ چاکردنەوەی موچە خێرە ئەو نەپارێ دەست ناکەوێت باشە 111 موچەی 111 ئەندام پەرلەمان لە حکومەتی هەرێما یەکسانە بە موچەی هەمووانە بێژان ئاخر ئەمە چی عەدالەتێکە تاکەی چاوەڕێبین نازانم چی وەڵامێکی خۆت مامۆسایانی وانە بێژ داڕنی لە پەروەردەکەتان قوتابخانە و کەرتی پەروەردە توانێت بەردەوام کەرتی پەروەردە ئەسڵەن خۆی ئەڵێ کاتی خۆی سێکوچکەی بابانمان هەبوو ئێستا سێکوچکەی پەروەردەمان هەیە سێکوچکەی پەروەردە یەکێک لە خوچکەکانی کە پێوترێ مامۆسایانی وانە بێژ ئەگەر مامۆسایانی وانە بێژ لا بدەیت کەرتی پەروەردە ڕێک ئەکەوێ ڕێک لەسەر دوو قاچەکە خۆی ناگرێ ئەکەوێ کەرتی پەروەردە بەندە بەوە بەڵێ لە پەروەردەکەی منە 950 مامۆسای وانە بێژەیە ئەگەر 950 مامۆسای وانە بێژی لێ دەرکەی بەدڵنیایی و پەکێکێ بەدڵنیاییەوە پەکێکێ 130 بەس مامۆسای ئینگلیزی دانراوە ئەگەر پێویستی نەبێ بۆ داینە چۆن داینەوە نیە هەمووی بە پێویستی کرد داواکاری ئێوە لە چی کوردە بێتەوە داوای چیەکەن داواکاری ئێمە تەنیا لێک و شە کوردە بێت ئەویش دامەزراندنە
چەندە زاگرد بنێتەوە خۆپیشادەمان کردووە بەڵێنی دامەزادرمان پێدەن بەڵام هیچ شتێک لە گۆڕی نییە تەنها بەڵێندانە ئێمە بەڵێندانمان ناوێت بە کردار دەمانەوێت بەڕاستی مامۆسانیوانە بێژ مافخراون لە ڕووی هەموو شتێکەوە مافخراون لە چی؟ ئەڵێم مافخراون بەڵام حەزەکەم بڵێ مافخراون لە چی؟ چونکە یەک لە موچە دوو هەندێک جیاوازیە لەگەڵ میلاکەکان ئێمە ئێساگە سری موچە ماش دووسێ بکەی بەردوماگان 200,000 ناکاتن مامۆسا میلاک بەلاکمی 550,000 بۆ 600,000 بەسەر وەرەگرێتەوە ئێمە ئەمە لە ڕووی میچە لە ڕووی یاسای قوتابخانە ینی ئەوەندە زەخت دەکەێت سەر مامۆسایانی وانە بێش ئەوەندە زەخت ناکێت سەر مامۆسایانی میلاک تۆ ناتوانین داوای ئیجازەیەک وەکەی ڕۆژانە پێ بڵێ نەخۆشم خێزام نەخۆشە کوڕم نەخۆشە ئەڵێ مامۆسانی هەڵێ تۆ مامۆزای وانە بێژی کات ئاماژە دەکە کە توانە بێژی ینی تۆ هیچ ئەرکێک نییە وەک مامۆسایەکی میلاک کاتەمەش جیاوازیە جیاوازیتان پێ لە بێگومان لە ڕووی مافۆش جیاوازیمان لەگەڵ داکەن قورسترا بگرار ئەمە قورسرا ئینجازە مادەنێ نەمافەک مادەنێ کە مافی مامۆستایە بەڵام ئەیدە بە مامۆستای میلاک نایدە ئیجازە بوو ئەم حەسانە و بۆ حسابەکە لە قوتابخانەکە یان ڕۆژێک بۆت نەکرا بچی بۆ نمونە تۆ لاگەر مدیرەکەی قوتابخانە یارمەتیدا ئەگەنە بۆ تۆ برە 2 هەفتە سێ دەبەرە ئیجاز بکە نەخێر مامۆسایەکتر هێ نەشوێنێت لە شوێنی هەر بندیوارێک وانە بێژێک دامەزرێنن مەبەستە چیە لە مشیعارەیە لە ساڵانی ڕابردوو حکوومەت یاریمی کوردستان چەندین بندیواری دامەزراندووە کە بەخۆی وەزیرەکان بە خۆیان دان بەوە دادەنێن کە لە بسکترین پولە تا بەرزترین پلا بندیواریان دامەزراندیا ئێستا ژوانە بێژانەوە چەندین ساڵە خزمەتی سیستەمی پەروەردە دەکەن خزمەتی کەرتی پەروەردە دەکەن کە نزیکەی 5 ساڵ 6 ساڵە بەهانای شەڕی داعش و بەهانای کۆرۆنە بەهانای وەزعی دارایی مامۆستایان دانەبەزری بەڵام ئێستا و بەهانانە هیچ نەمایە ئەگەر تەمەشاشکەین مامۆستایانی وانە بێژنی وەی کەرتی پەروەردەیان پڕ کردەوە ئەمەوا دەکات ئێستا تەنها داوای دامەزران بکەیت داوای هیچ تر ناکەین تەنها داوای دامەزران ئەو مافێکی سەرەتایی خۆمانە لە وڵاتان مامۆستای خزمەت حکومت خۆی داوا لە مامۆستا دەکە خزمەت بە کوڕ و کچی منداڵەکانیان بکە بەڵام هیما داوای خزمەت دەکەین کەچی خۆیان نایەن دامەزری نایەن خزمەتی ئەم کەرتە بکەین جارە گرت ببنەوە لێرەوە ئەمە چەندین جارە ئەمە 4-5 جارە لێرە گردەبینەوە وەزیری پەروەردە دێت چەند بەڵێنێک دەدا هەرجار و بەڵێنی خۆی دیوارە دەکاتەوە بەڵام ئێستا هیچ بانەیەک نەمایە لۆ جێبەجێکردنی بەڵێنەکەی پێشتر دەیگۆ ئەگەر وەزعی دارایی باش بوو 100 یعنی بەڵێنەکەمان جێبەجێ دەکەین داتەمەدرێت بەڵام ئێستا هیچ بانەیەک نەمایە وەزعی دارایی باش بووە شەڕی داعش نەمایە ئێستا تەمەشا دەکەی کرۆنەش ئەو کاریگەریەی پێشتری نەمایە و پارەش لە بەغدادێ کاتە ئێستا شتە شتریشەیە لە ڕاگەیەندەکان بڵاو دەکەنەوە ئەوەندە بندیوارەمان لابردی ئەوەندە دوو معاشەمان لابردی ئەگەر ڕاست دەکەن باناوەکان بڵاوکەنە ئەگەر ڕاستش دەکەن 45 یان 100,000 بندیواریان لابردی ئەی بۆچی ئەو وانە بێژانە لە شوێنی وانە دانامەزرێنن مامۆستا سڵاو لێبێ سڵاو لە جەنابیشە بە قوربان مامۆستا ئێستا وەزیر لێرەیە بەڵام دەبینم بەشێک لە مامۆسایان گوێ لە وەزیر ناگرن هۆکارەکەی چییە ئاخۆ قسەکانی دووبارەیان من جیاواز لە ڕێیوانە من دەستخۆشی لێ دەکەم لەبەرەوەی یەکەمیان هایتە ناومان دووەمیشیان هیچی بەدەست نییە یعنی ئێستا ئەگەر شتێکی بەدەست بە باوەڕ کار هەمووی ئەو ڕزاڵەتی ڕۆژتاوارە لە فەیسبووکی ئاد دەکرێت و کۆمنتی بۆ دەنووسێ بەخوا دەیکرد بەڵام دەسەڵاتی نییە بۆ تاعینات لەسەرەوەیە لەسەرەوە چیە سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێم بڕیاردەدا من قسەم لەگەر سەرۆکی هەرێم هەیە من قسەم لەگەر وەزیر نییە ئەسڵەن دەستخۆشی لێ دەکەم هایتە ناوم سەرۆکی حکومەتە بڵێ یعنی لە ئەنجومەن وەزیرانەوە لەوێن بڕیار دەردەکرێتن ئەو وەزیری بەڕێزی پێ دەست پێدرێ ئەوەی دەڵێتن ناتوانێت بڕیاری زیاتر بدا ناتوانێت ئەوەی بکاتن هاتنی ئاراستەی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکومەتە بۆ دامەزراندنمان ئێمە مامۆستامان لەگەڵە کۆمەکمان بۆ خڕکردوتەوە لە کۆیە مامۆستامان هەیە ئەرزاقی ماڵی نییە باوەڕکە هەر یەکە شتێکمان داوە ئەرزاقمان بۆ وردووە مامۆستا هەیە ئێستا لەگەڵمان نەهاتوە بۆی کری ڕێی پێ نەدراوە ئەنواع مامۆستا هەبووە وانە بێژ وە ژنەکانیان تەلاق داوە یان ژنەکانیان ناردوتەوە ماڵە بابیان ژیانی هاوسەریان نەماوە لە بەخۆشەویستی و بە هەزار بەزم ڕزمیش پێگەیشتینە سببی ئەوی وانە بێژەوە نەیتوانێت بەخێوی کاتن ئەوە کێشەی وانە بێژانە بەڵام ئەوان نایبینن من لە یەک حاڵەتدا واز دەکەم کەوان ببینم ئەگەر ڕۆڵەکانی خۆیان ئەگەر ئەولادەکانی خۆیان منداڵەکانی خۆیان وەک ئێمە ئێستا لە شەشەقان بان وەک ئێمە داواکاریان هەبا وەک ئێمە مافەچی
زۆر ڕەوای خۆمانە مافەشی زۆر سەرەتایی خۆمانە کە ئێمە من چوار شەهادەم هەیە لە چوار شەهادا هاتیمە سەرزادە داوای حەق دەکەم داوای حەق لە حکومەتە دەکەم کاکە با تەعینات ڕاوەستی باوەندە تەعینات نەبیتن کە تەعینە دەبی ئەرکتە لەسەر تەعینکەی مامۆستا هەیە لە برسان دەمرێ کاکە یعنی ئەو وەزعی مامۆستایە ئێمە بە سیەمین جارە خۆپیشاندان دەکرێتن بەڵام ئێمە وەک کۆی یەکەم جارە بەگشتیان هاتین لەگەڵ جەماعەتی هەموو ناوچەکان هاتوینە بۆ خۆپیشاندان تۆ لە دەڤەری کۆی لە دەڤەری کۆیە چەند مامۆسای وانە بێش ئەگەر مامۆسایانی وانە بێش دابڕێن لە قوتابخانە کردی پەروەردە لەوێ چی بەسەردێ مامۆستای بەڕێز من ئەو پرسیارە لە جەنابەت دەکەم 700 مامۆستا وانە بێژە ئەگەر 700 وان مامۆستا نەمینێ چی لێ دێ من ئەو پرسیارە بۆ هەموو میلەت و بۆ هەموو هاوڵاتیان و بۆ وەزیری پەروەردە و سەرۆکی حکومەتیش بەجێ دێڵم 700 مامۆستا لە کۆیە ئەگەر لا بردرێتن یان ئەگەر نەستە ناو هۆڵەکانی خوێندن ئایا خوێندن چی لێ دێ لە کۆیە باشە لە کاتێکی کۆیە وڵاتی سەقافەت وڵاتی خوێندەواری وڵاتی نووسین وڵاتی قەڵام لە کاتێکدا ئێمە دەبایە لە منداڵی و هەستمان پێ بکرد با حکومەتە داوای چیمان لێ دەکا لە سەرەتاییەوە شعرێک هەیە لە ناو پۆلی دوی سەرەتایی دەڵێت چەک هەڵگرن بابە برا چەک هەڵگرن بەڵام ئەو کاتێ ئێمە نەفام بووین نەمان دەزانی مەبەستیان چییە مەبەستیانەوەیە قەڵەم بسووتێنن مەبەستیانەوەیە قەڵەم لابن چەک لە وڵاتی گرنگە ئێمە بریاوە باە بۆ خۆم یەک لەوانەمە کە پەشیمان بمەوە خۆزگە چەکم هەڵگر باە خۆزگە پۆلیس بامە خۆزگە چەکم هەڵگر باە بەس قەڵەم بەدەست نەبایە لەبەر ئەو هەموو معانەتەی ئەو هەمووە وەزعی کە بەسەر ئێمە وانە بێژدا هەیە چەند ساڵە لە 2002 تەخەڕوجم کردووە لە 2002 حکومەتێک نەتوانێت ئەمن بە مافی خۆم بگەێنی دەبێت چه حکومەتێک بی 30 ساڵە حکومەت خەریکی ئیشکردنە هیچی پێ نەکراوە چی بێکراوە ئێمە خۆزگە لە خۆزگەی خوای بۆ هەموو میلەت دەڵێم بۆ هەموو خەڵک دەڵێم خۆزگە لە خۆزگەی ئەو خوای لە باتی ئەو نەفتەی کە لە ژێرمانە زێراب بواە تا کە کێشەیمە ئەوەیە کە ئەو نەفتەمان لە بنا هەمووی بەغارەغار و دزی ئەولا رازینە گەندەڵی و بندیوار و ئەو شتانە خۆزگە وڵاتەکەمان زێراب بایە خۆزگە لە بن زێراب بان بەس نەفت نەبایە ئەو نەفتە ماڵی وێران کردیە باشە ئەو هەموو نەفتە هەیە ئەو هەمووە پارە هەیە ئەو هەمووە ئابوونە هەیە ئەو هەموو زەڕیبە هەیە ئەو هەموو مرور دایرەی مرور ئەو هەمووە پارە وەرگرتنە لە خەڵکە باشە بۆ داوایەکی حەقی مامۆستایەکی وانە بێژ ناین نەجێ سەبەبی چییە دەمانێ ئەمە ئەویان پێ بڵێن ئەو موچەی کە وەریەگرن وەزیر پەروەردە بازەکە لە ماوەی ڕابردوو بە دووسێ قەتعا موچەمان داورتێ ئەو شانازی بە خۆیان دەکەن کە دەڵێ سێ موچەی مەقتوعمان دایتە مامۆستایانی وانە بێژ ئەمن یەک لەو شەخصانم یەک لەو مامۆستایانی وانە بێژم لە پەروەردەی کۆیە هەر سێ موچەکەی دەدەمەوە لە هەر کۆبوونەوەچی لە هەر بەیاننامەچی بە چاوماندا دەدەنەوە سێ موچەمان دایتە مامۆستای وانە بێژ ئاتو 30 ساڵە دەدزن دەخۆن گەندەڵی دەکەن بندیواری دادەنێن مافمان نادەن پارەی دەکەنە نیموچە لەو کەس قسەی نەکرد لەو قسەی گۆ سێ موچەتان دایتە مامۆستای وانە بێژ بە چاوماندا دەدەنەوە ئەو موچەی کە وەرتان گرتووە چەندێکە ئەو موچەی مەقتوعەکە بۆ دەچووی زانکۆ 300,000 بۆ پەیمانگا 250,000 موچەی مامۆسای وانە بێژ بەگشتی ئەگەر مامۆسایکی وانە بێژ ڕۆژێک بچێتە قوتابخانە ئەگەر حسەی تەواویە بێت چەند ڕۆژ وانە بێژ هەفتانە 25 حسەم هەبوو لە دەوامی فولەکەی باشە کە ماگانە 400,000 وەدەکرد 100,000 دەدا کرێڕێ 300,000 لۆ داهاتەوە ئەویش چۆن هەفتا ڕۆژ جارێک باشە یعنی قەرزم دەکرد لە برادەر لە دۆست لە خێزانم هاتە پارەی کرێڕێ بدەم باش لە پێناوچێ بەس بزانم ڕۆڵی ئەو وڵاتین هەمومان ڕۆڵ هەموو کوردین یەک زمانین یەک خوێنین لە پێناوچە داواکاریتان چییە لە حکوومەت پێتان وایە داواکاریەکانتان جێبەجێکەن دڵنیا بە داواکاریەکەمان لە سەروی وەزیریە لە سەروی دەسەڵاتی وەزیریە سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێمی کوردستان پێویستە بە داواکانی ما بێنە سەرخات قسان بکەن هەڵوێستیان هەبێ گەنجۆگەر پێم بڵێ تۆ چەندێکە مامۆسای وانە بێژی و لەکوێ مامۆسای من دەرچووی 2015-2016 لە دەرچووی پەروەردەی کۆیم ئەوە 5 ساڵ ئێمە مامۆستای وانە بێژین بەڵام بەداخەوە حکوومەتێک لە 2014ەوە لەو کاتەوەی کە شەڕی داعش دروست بوو نرخینەوە دابەزی تا ئێستا یعنی بیانووی هەموو ئەوە بووە بارودۆخی دارایی باش نییە بەڵام ئێمە بە پێچەوانەکەی دەبینین ئێستا نە شەڕی داعشەیە نە نرخی نەوت لەو پەری بەرزیدایە هیچ بیانوویەک نەماوە بۆچی بۆ هەموو چینی ناو ئەم هەرێمە بارودۆخی دارایی هیچ کێشەیەکی نییە بەڵام کە 20,000 مامۆستای وانە بێش کە
هاوشانی پێشمەرگە لە ناو کەرتەکانی پەروەردەیە خزمەت بە پرۆسی پەروەردە دەکەن بیانوو بۆ ئەوە دەهێنەوە کە بارودۆخی دارایی باش نییە نەخێر بارودۆخی دارایی لەو پەڕی باشیدایە شەڕ نەماوە نرخینەوەت لە بەرزیدایە ڕێکەوتن کراوە لەگەڵ بەغدا هیچ بیانوەک نەماوە بۆ ئەوەی ئێمە بە مافەکەمان بگەین کەویش تەنیا دامەزراندنە. بەڵێ زان و خۆشەویستان من هە لە نێو مامۆسایانی وانە بێژ دەمێنمەوە ڕەوسەرنجی زیاتری ئەوان وی وەردەگرمەوە دوای ناو بڕە کورتەیە بەیوەی ئازیز و خۆشەویست شاد دەبنەوە. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناو بڕاتمەوە خزمەتی ئازیز و خۆشەویست من هەر لەبەر تیشکی خۆر و لە گەرمای هەولێر لەگەڵ مامۆسایانی وانە بێژ لەسەر شەقامێکی دیاری شاری هەولێر و لە بەردەم ئەنجومەنی وەزیران بەردەوام دەبم بزانین مامۆسای وانە بێژ دوای 30 جار گردبوونەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران تاوەکو ئێستا کە چ بەڵێنێکیان پێدراوە و داواکاریان چییە بینەر و بیسەرمان بن و لەگەڵمان دابن. هەرچ بێڕێزیەکە بەرەمبەر وانە بێژە تەکرە خۆزگە وڵاتەکەمان زێراب بایە خۆزگە لە بن زێراب بان بەس نەفت نەبایە ئەم بێمنەتی و ئاور نەدانەوە لە مامۆسای وانە بێژ بەڕاستی غەدرە. مامۆستایانی وانە بێژنی وەی کەرتی پەروەردەیان پڕ کردەوە هیچ بیانوەک نەماوە بۆ ئەوەی ئێمە بە مافەکەمان بگەین کەویش تەنیا دامەزراندنە. لەناو 4 مانگ 3 مانگ جارێک 300 زارماندەی ئەویش چ بە کۆڵە مەرجی. چەند ساڵە توێ مامۆسای وانە بێژ؟ ئەوە 4 ساڵە بەێ وەزعی مامۆسای وانە بێژ چاوایە تۆ بێژی خڕۆ چونکە ڕۆستی ما پێتوی بۆ دۆمەزراندنیایە گەڵەکەم پێتوی دۆمەزراندنە چونکی وەزعی مە گەڵێکیشڕە المۆدیان ئەم گەڵک یعنی وەزعی مای خڕۆبە دۆکردن مە دۆمەزراندن تەنێ دۆمەزراندن هەرچ بێڕێزیەکە بەرەمبەر وانە بێژە تەکرە چونکی بەێ وەزیری لێرە بەس وەزیر بێتە لێرە چ دەستی وەزیری نییە هەتۆ سەرۆکی حکوومەتی بەڕێز مەسعود بەرزۆنی تەوقیع نەکات یۆدی هەمیە بێشول ئەم هەمی بێت شتی زۆنی داویستی قوتابخانەکانتان پڕ کردیتەوە ئەنگۆ ئەکیید ئەری وڵە من لە قەزای بەردڕاشەوەتمە 1200 وانە بێژمان هەیە لە قەزای بەردڕاش 1200 لە قەزای بەردڕاش وانە بێژمان هەیە ئەگە وانە بێژانە داوام نەکەن لە قوتابخانە ئەگەر بەس مامۆستا وانە بێژ بۆیکۆت بکرێتن تەربیای بەردڕاش پەک دەکەوێت تاکید سەتن لەکوێ مامۆسای چەند ساڵە مامۆسای وانە بێژی من لە کەلەشە مامۆستا مەسەر و پەروەردەی بەردەڕەش بۆ سێمین ساڵە مامۆسای وانە بێژم مامۆسای وەرزشم هەرچەندە ئەو بڕیارێکە نازانم تا چەند ڕاستە دەرچووە کە دەرین مامۆسای وێنە و مامۆسای وەرزش و ئەو شتانە کۆمپیوتەر و ماف و مەدەنی پاریان حساب نیە لێیان حساب نییە بە شەوانە لەبەر ئەوەی لە جەدوەری نەبووە بەڵام ئەو ماژی 2 کەوا دەرێن بەڵام چەند مانگە مەقتوع ماوە لەگەر 300,000 ماوە لەگە بەڵام 300,000ەکە زۆر کەمە لەبەر ئەوەی مافمان خورا ئەمە لەگە مامۆستای کە تاعینن ئەمە یەک دەوامی دەکەن وەکو یەکمان ئەوە چە حسیانە بێ ئەمەژەوەندە حسایەمان هەبووە بەڵام چی کە چیوە معاشش زۆر ئێمە معاشش کەمە تا ئێستا مافمان خوراوە زۆر ئەمە ئەوڕۆ هاتن لە ئەوەی ناڕزای خۆم ناڕزایەتەکان دەرببڕینە بەرچە خۆپشاندانشی هێمنانەمان کردێ لە ئەوەی مافەکانمان بگاتە دەست وەزیر ێستا هاتیە دەڵێتن 3 مانگ پارەمان پێتاندایە کە داوامتانیش نەکرد ئەی خۆ خێر نییە 3 مانگ پارەمان پێدەی داوام نەکرد مامۆستای ئەوە تاعینیش هەیە ئەوش وەکومە پارەی وەرگرتیە کەچی ئەویش داوامی نەکردە ناوێ فەرق و جیاوازێکی زۆر هەیە نزیکەی 3 ساڵە مامۆسای وانە بێژم 3 ساڵ لە سلێمانی مامۆسای وانە بێژم ئەم ساڵیش لە هەولێر. پێم بڵێ ئەگەر مامۆساکانی وانە بێژ لە پرۆسی قوتابخانە و لە پەروەردە بێنە دەرەوە کەرتی پەروەردە چۆن دەبێت؟ بەڕاستی کەرتی پەروەردە ئێستا خۆی لە داڕوخانە پێویستی بەوە نییە بڵە مامۆسای وانە بێژ چکێمە بەڕاستی سلکی گەورەی پەروەردەمان پڕکرێتەوە بەڵام بەداخەوە نەوەزیر نە ئەوانی کە کاربەدەستی ئەم وڵاتن چاویان لەوە نییە تەنیا چاویان لەوەی کە مناڵەکانی خۆیان لە خوێندنی ئەهلین هیچ منەتیشیان بە مناڵی فەقیر نییە بەڕاستی ئێستا پەروەردە وای لێ هاتووە مامۆستا میلاکان لەگەڵ ڕێز و احترام و خۆشەویستی زۆرم بۆیان کە ئێستا هاوڕێیانین و هاوپیشانی بەڵام گویانی پێنان ئەوەنە خۆیانیان پێوە هیلاک ناکەن و نی مامۆستاوانە بێژەکان هیلاکن بەڵام ئەوەی چاویش لە میلاکەکانە ئەوەی میلاکەکان بە خزمەت و بە معاش و بە کۆمەڵێک شت لە پێشترن ئەسڵەن وانە بێشە حسابی بۆ ناکرێت تەنیا ئەوێ فەراغێکی پێ پڕ کراوەتەوە تا داواکاریەوە چییە و تا چەند ئەمەلیتان بە جێبەجەکردنی داواکاریەکانتان هەیە؟ داواکاری ئەمە تەنیا دامەزراندنە چکە بەڕاستی کە من هەڵگیری بڕوانامەیەکم مامۆستا ناتوانم هیچ شتێکی پێ بکەم ئەگەر نتوانم ئەو بکەم یعنی ئەم هەیە دۆک مامۆستایەکی میلاک بم لە مەکتەبەکە خزمەتم بۆ حسابێ موچەم وەک ئەو بێت ئیجازەم وەک ئەو بێت بەڕاستی مامۆستای وانە بێ هیچ کام لەمانی نییە ئەسڵەن ئیجازەکەشی بۆ نیە وەکو پێویست
لە قوتابخانەیە جیاوازی لە نێوان مامۆسای وانەبێژ و مامۆسای میلاکی شاکرێ بەتەکید چۆن ناکرێت زۆر زیاتریش ئەکرێ نەکەمتر لەبەرەوەی بەڕاستی مامۆسا میلاکەکان جاری وە ئەسڵەن تێکەڵی مامۆسا وانەبێژەکان نابن ئەسڵەن بە چاوێکی کەمتر سەیریانەکەم لەگەڵ ڕێز و احترامی زۆرم بۆ مامۆستانی کە خۆم ئیشم لەگەڵا کردوون کە بەڕاستی ئەوە نەبوو بەڵام زۆر جار لە مەکتەبەکانی کە هاوڕەکانم ئەمان و تۆ کە مامۆستاکان زۆر بە چاوێکی کەمتر سەیریانەکەن تەنانەت بەڕێوبەرەکانیش ئەڵێن مامۆستای وانەبێژ ئەڵێ مامۆستا تۆ ئەیکەی بیکە نایکی مامۆستایکی کاهێنم چی زۆرە مامۆستای وانەبێژ زۆرە بەڕاستی ئەو قسەیەش بەسە بۆ تۆ کە پێت بڵێن من خۆم هاتوومەتە پەروەردەی هەولێر پێیان وتم تیانە مامۆستا لەو لا تێر نەبوو یا تو لێرەش بیخۆیت دەی هاتووم خزمەت بکەم یعنی ئیشی من خزمەتکردنە چاوم لەوەی مناڵی فەقیر و هەژار پێ بگێنم چونکە بەڕاستی ئەم ساڵ پێی وترەوە بەس بەڕێیکە لە کۆڵ خۆتی کەرەوە مناڵ گوناحە تاوانی چییە مامۆسا بۆچی خەم لە مامۆسای وانەبێژ ناخورێ ڕێک بم نەسەیی لەبەرەوەی کە منداڵە مەسئولەکان زیاتر لە قوتابخانە ئەهلیەکانە مناڵی مەسول زیاتر لە قوتابخانە ئەهلیەکانە ئێستا وای لێ هاتووە لەبەرەوەی لە شاری چۆک و گەورەی هەولێرە بەڕاستی هەلی کار زۆرە هیچ منەتیان پێی نیە توانم مناڵەکان بنێرە شوێنی ئەهلی دایک و باوک پیانەوە هیلاک نابێ مامۆساکانێکم بەڵام مناڵی فەقیر و هەژار بە پێچەوانەوە ئەبێ مام دایکەکەی لەبەر دراوسەیەکە لەبەر خزمەکە پاڕێتەوە دوو پیتی فێرکە باوەڕم پێەکەی تەلەبە هەیە تەلەبەی پۆلی پێنجی سەرەتا یە چواری سەرەتا نازانێت نای خۆی بنووسێ بەس پاڵنراوە دەرچووە ئەمە گوناح نییە دایک و باوک تاوانێکی یانی ئەم مناڵی نردوو بۆی پەروەردەیکەن وەزیری پەروەردەیان ئەوانی کار بەدەستی ئەم وڵاتەنەوانی دەستڕۆیشتون بۆ ئاورێک لە مامۆستای وانەبێژ نایەنەوە بۆ نایەن ئاورێک لە سلکی پەروەردە و لە پەروەردە بنەوە بزان ئەو مامۆستا وانەبێژانە چیەکەن ئەگەر حەق نین بەدامان نەمەزرێنن بەڵام ئەم بێمنەتی و ئاور نەدانەوە لە مامۆستای وانەبێژ بەڕاستی غەدرە تا چەند ڕێز لە مامۆسایانی وانەبێژ گیراوە واللهی بەڕای من هیچ کاتێک ڕێز لە مامۆستای وانەبێژ نەگیراوە هەر زۆر جیاوازی پێ دەکەن لەگەر ئەو مامۆستانی کە میلاکن زۆر جارانی لەو قوتابخانەی لێ دەوام دەکەی زۆر جار بێمنەتت دەکەن من وەکو مامۆستایەکی وانەبێژ زۆر جار بێمنەت کرامە دەڵێ ئەگەرە تو نەڕۆی من چۆن بەخۆ مەجموعەک وانەبێژ چوونە لای مامۆستا بەشداری و برێن لە پەروەردەی گشتی پێمانی گۆ ئەگەر ئەنگۆ یعنی ڕاستینە زۆر هەزاری وەچینگۆ مەمنونە بێ لە جێنگۆ دەوام کە یعنی ئەمە زۆر بێمنەتیش کرد بەوانە بێژیش منەتان لەسەر ئێستا باشە مامۆساگەر پێم بڵێ موچەکەی جەنابەت چەند دەرەچێ بە مانگانە بەڕێز من بەخۆم کرێتیمە خاوەنی سێ منداڵیشم پیاوەکەشم خەریجەکە چێویشتە عینێ ئێستا لە بازار ڕزقی دەفرۆشت بە حارەبانی زۆر شانازش پێوە دەکەم ئەو لە بۆ مەشەڕەفە و هابە و نەوع شەهادەش ئەمە بەخێو دەکا 300,000 دەدەنەمە کەچی ئێستای مانجیەک وەرنەگرتەوە مانجی هاوینەوە دەستوی لە گەرمان مانجیەکمان وەرنەگرتیا لەناو 4 مانگ 3 مانگ جارێک 300,000 مان دەی ئەویش چ بە کۆڵە مەرجی ئەویش بەشی هیچ ناکە بەخوای بەشی کرێ و هەر مەسرەفی خۆشمان ناکە گە پیاوەکەم نەبی لەوانێمە بنەو حەژیانە چکە دەبی کاک مسلم تۆکو پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری ئەمڕۆ لە نزیکە و گوێت لە داواکاری مامۆسایانی وانەبێژ بوو مامۆسایانی وانەبێژ دەڵێنەوە سێمین جار ئێمە لێرە گردەبینەوە تاوەکو ئێستاکە هیچ ئەنجامێکی نەبووە گردبوونەوەکانیان بۆیەوە بە دوواداچوونتان بۆ ئەوانە کردووەکەوە کار چێمانەدا نامەزرێن مامۆسایانی وانەبێژ ئەوەی دەڵێن حەقیانە ئەوەی دەڵێن داواکردنی مافێکی ڕەوای خۆیانە ئێمە لە دەیان کۆبوونەوەی پەرلەمانی باسی کێشەکان و گرفتی مامۆسایانی وانەبێژمان کردووە لە کۆبوونەوەکانی ئێمە لەگەڵ وەزارەت پەیوەندیدار باسی گرفت و کێشەی مامۆسایانی وانەبێژمان کردووە داوای ئەوان تەنیا ئەوەیە بەڕاستی ڕەنجیان بە فێڕۆ نەڕوە 8 ساڵ 9 ساڵ خزمەتیان هەیە لە مەکتەبەکان لە قوتابخانەکان نزیکەی 12 مامۆستا 8 مامۆستا لە هەر قوتابخانەیەک مامۆسای وانەبێژە کۆڵەکەی سەرەکی بەڕێوەبرنی پرۆسی پەروەردە خوێنی لە هەرمی کوردستانە ئەمانە ڕێژەیان 120 پرۆسەی مامۆسایانی پەروەردە خوێندن پێک دێن لە وەزارەتی پەیوەندیدار کەچی بەڕاستی ئەوانە پشتگوێ کراون مافەڕەوەکانی وەرناژیرێ ئەوانە موچەیەکی مەختوعیان هەبوو چەند مانگ بێک بەردەوام بوو ئێستا لە چاوەڕوانی ئەوەیە بوون کە وەزعی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان جێگیرە بەرەو باشبوو ڕۆیشتووە موچەوە خۆی لێهاتۆتەوە مژدانەی دامەزراندنیان پێ بدرێ مژدانەی بەگرێ بەزبوونیان پێ بدرێ بەڵام بەداخەوە موچە مەختوعەکەشیان بڕا ئەوانە بێهیوا کراون هەیەنە موچەی هاتوچۆی پێ نادرێ موچەی کرێکانی پێ نادرێ خێزانی بۆ پێک ناهێنرێ بەڕاستی ئەوانە گرفتیان زۆرە بەداخەوە چۆن دەبێ مامۆستا کە پەروەردەکاری جیلی نەوەی کۆمەلگایە بێهیوا بکرێت لە بەردەم قوتابیەکانی چەندین ساڵ خزمەتی هەبی بە فێڕۆ بڕوا بێتە سەرجادەکان داوای مافەکانی خۆ بکات جوێ لێ ڕەنژیرێ بەشێکی لە معاناتی مامۆسایانمان گوێ لەگرتو لە بەرنامەکە گواستمانەوە هۆکار چییە کە حکوومەت دایان نامەزرێنی ئەوەی کە ئێوە بێگومان بە دوواداچوونتان بۆ کردووە وەڵای ئەمە بەڕاستی بێباچیە کەم تەرخەمیە گوێنەدانە بە مافی مامۆسایان ئەجینە ئێستا دۆخی دارایی هەرێم زۆر باش بووە دۆخی دارایی حکوومەت زۆر باش بووە خۆشیان باز لەوەکەن دۆخی دارایی حکوومەت ئێستا جێگیرە پێویست بوو ئێستا لەم قۆناغی ئێستای مامۆسایانی وانەبێژ
خەڵات و مژدانەی بەگرێ بەزبوونیان پێ بدرێ کە ئێمە لە چەندین یاداشت و لە چەندین کۆبوونەوەی پەرلەمانی چەندین کۆبوونەوەی ئێمە لەگەڵ شاندی وەزارەتی پەیوەندیدار باسمان کردووە بە ڕۆنی باسی کێشە و گرفتی مامۆسایانمان کردووە شتێک نییە ئەوان ئاگاداری نەبن نەیزانن و لە خەمەکانی مامۆستایانی وانەبێژ ئاگادار نەکرابنەوە بۆ ئێستا تۆپەکە لە ساحی حکوومەتە پێویستە حکوومەت یاریمی کوردستان دایە بمەزرێنێ و ئەو مامۆستایانە ئەوەی کە خۆی بە گرفتی دارایی ناوزەندی دەکرد پێش و ئێستا گرفتە داراییەش نەماوە بۆیە پێم وابێ ئێستا گرفتێک نییە بەڕاستی مامۆستایانی وانەبێژ لێسەر وەستا بێ دانەمەزرێن بۆچی گوێتان لە وەزیر نەگەر و بۆچی دوای وەزیر ئێرەتان چۆڵ نەکرد وەزیرێ هەمان قسەکانی دووبارە بوو هەمان قسەی پێشتری کردەوە بە بیانی ئەو ڕازگۆیە ناتوانن 21,000 وانەبێژ دابمەزرێنن ئێمە نارێن هەر 21,000مان دابمەزرێنن بەڵام لە شوێنی هەر بندیوارێک لە شوێنی هەر مامۆستایکی خاننشین وانەبێژێکمان بۆ دامەزرێنن تقریبا نزیکەی 10 ساڵە وانەبێژین ئەگەر هەر ساڵە و وەزبێکمان دامەزرا بۆە ئێستا ئێمە کێشەمان نەبوو و هەر 21,000 وانەبێژەکە دادەمەزراین هیوایەکیانیش نەچاندووە بۆ دامەزرانی وانەبێژەکان بە وەزیرمان گوتما وەزیر تەنها یەک وعدمان پێ بدەکە ئێمە دادەمەزرین ئەو وعدەی پێ نەداین گوتی ئێمە دەمانەوێت ڕازگۆ بین لەگەرتان لەگە مامۆستایان ئەو وعدە نادەین کە دادانمەزرین بە کوردی و مختصری وەزیر هیچ ئومێدەکی بە وانەبێژان نەدا داوای لە نوێنەرە بەڕێزەکان کە بێ بستنە ژوورەوە لەگەریان دانیشن بە هەمان شێوەی پێشتر دادنیشین لەگەریان و بە دوو قسە بەڕێمان دەکەن وەک چەند ساڵە شەر دەڕوا وانەبێژ هەر بەو نەتیجە دەمێنێتەوە هیچ نەتیجەشی بەدەست ناکات ژیانی وانەبێژ ئێستا چۆنە مامۆستا تۆ مامۆسای وانەبێژیت و بەشێک لە ڕەفیقانتیش لێرەن هەمووی وانەبێژە ژیانتان چۆنە ئەمە دەبێت سەرتا بۆ دەست پێکەم وانەبێژمان هەیە لە قەزاکانەوە تەلەفۆنیان بۆ دەکەین وەرن بۆ خۆپشاندان و گربوونەوە پێمان دەڵێن پارەی وەڵڵا پارەی ئەومان پێ نییە بین بۆ خۆپشاندان یعنی دەبێت وەزعی وانەبێژ چۆن بێ وانەبێژی خێزاندارە 250,000 وەردەگرێت 200,000 وەردەگرێت 100,000 بکری ڕێدەدا بۆ کرێسیارە بۆی بچێ بۆ مەکتەبەکە لێ خزمەت بکە 50,000 بە پێداویستی ناوماڵ دەدا چی بۆ دەمێنێتەوە وانەبێژ هەیە وانەبێژمان لە کەری خانوودایە وانەبێژمان هەیە نەخۆشی درێژخایانی هەیە منداڵی وردە چەندان منداڵی هەیە ژیانی وانەبێژ بە 250,000 بەڕێ ناکرێ بەڕاستی داواکاریەوە چیە و داواکاریەکەتان ڕاستی چێ لە دوایەوەی کە قسەتان لەگەڵ وەزیر کرد و لە وەزیریش بێهیوان کە بەڵێنتان پێ بدات داواکاریمان لە بە دەرەجی یەک وەزیر بوو بەڵام وەزیر ئەو بەڵێنەی پێ نەداین داواکاری سەرەکیمان هەموو شتەکان کە بکرێ لە ئەنجومەنی وەزیرانە هەموو ئەمرەکان کە دەرچێت لە ئەنجومەنی وەزیران و ئەمرەکان دەرچێت پێیان وتین وەزعی دارایی باش بێ کێشەی وانەبێژان خاڵی ئەساس و سەرەکی دەبێ بۆ تەعینات و بۆ دامەزراندن بەڵام وانە وەزعی دارایی لە ئێستا باشتر نابێ بەڕای من بەرمیلێنەوە سعری لە قیمەدایە پارەمان لە بەغداوە بۆ دێ یعنی چی کە یعنی کەی وەزعی دارایی باش دەبێت لە هەرێمی کوردستان زۆر سواز بەخێر من حەزەکەم لەگەڵ ئەم مامۆستا سڵاوە لێبێ دانیشە بۆچی لە بندیواری ئەنجومەنی وەزیران دانیشتووە دوای چی دوایەوەی وەزیریش قسەی لەگەڵکردن بۆچی لێرە دانیشت زۆر بەخێر بێن بەڕاستی یعنی ئێمە کە لێرەین لە ئەو پەڕی ئاسبەرزی ژیانمان لێرە نین دڵنیا بە ئێمە هەر هەمومان هاتوینە بەر ئەو تاوە گەرمە بەو چلەی هاوینە لەم شاری هەولێرە لەم شاری هەولێرە دەڵێ عەربستانە لە گەرمی لە خۆشیانە هاتوین هەمومان یەک مەعاناتمان هەیە ئەویش مردین ئەوەندەی وانەبێژی بکەین کەیدا ئامەزرین 13 ساڵی تایە لەناو ئەو وانەبێژانە 13 ساڵە وانەبێژە 12 ساڵ 10 ساڵ 8 ساڵ ئێمە هەر هەمومان نزیکەی 22 ساڵ 20 ساڵە ئەمە لەناو خوێندنین ئێستا ئەمن 70 ڕۆژ پێ دەچێت هەتاوەکو 300,000 200,000 لۆ دێ ئەویش ئێستا ئەو 300,000ش نەماوە بووە بە 150,000 100,000 ئەی باشە ئێمە چۆن ئەتوانین سبەی ژیانێک بۆ خۆمان ئامادە بکەین بچینە ناو پرۆسەیەک بڵێن ئێمەش هەین و مرۆڤین و دەتوانین بژین یعنی بەو شێوازە جیاوازی لە نێوان مامۆسایانی میلاک و مامۆسایانی وانەبێژ لە کەرتی پەروەردە دەکرێت و لە ناو قوتابخانەکان بە دڵنیایی زۆر جیاوازی ئەکرێ لەوانەیە لە هەندێک قوتابخانە بەو شێوازە نەبی بەڵام لە 170 قوتابخانەکان دەکرێت مامۆستایانی میلاک بە شێوازێک لە ناو قوتابخانە دەسوڕێنەوە و یعنی مافەکانیان پێدراوە کە ئەنەهوو مامۆستایانی وانەبێژ زۆر لەوان لاوازترن و بچووکترن وەکو بەردەستەوانە لە بەرامبەریان بەڕاستی
یعنی ئەوە مەحقول نییە بۆی ئێمە زۆر خەم و خەفەت مادیوە نایەکسانی مادیوە ناعەدالەت مادیوە بۆیە ئێمە هەموو کات و زۆربەی ساڵەکان و مانکان هاتوین دەڵێن گرتبوونەوە بکەین تاکو و کەسێک بەرپرسێک بێتە بەردەمان بتوانین بە مافی خۆمان بگەین لەو دەردەسەریە ڕزگارمان بێت بەڕاستی بەو شێوازە ژیان ناڕوە بەوانە بێژی بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە خەم و ژیانی مامۆسایانی وانە بێش کە چەندین ساڵە لە کردی پەروەردا لە هەرێمی کوردستان خزمەت دەکەن و تا ئێستا یەک بەڵێنی دامەزراندنی شیان پێ نەدراوە بۆ ئەمڕۆ دوای سێ کاژمێر لە گردبوونەوە وەستان لە بەردەم ئەنجومەنی وەزیران بە ناچاریەوە لە بەردەم دیوارەکەی ئەنجومەنی وەزیران دانیشتون و چاوەڕێی نوێنەرەکانیانن کە بەڵێنێکیان پێ بدرێت لە نان حکومەت هەرێمی کوردستانەوە کەدا بمەزرێت بەرنامەی ئەمجارەی پەیامی تۆم پێشکەشکردم بەو هیوای بێتە جێگای ڕەزامەندیەوە عزیز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.